شتێکی باشە ئێمە جاران لە دوکانەکانە بە جملەشتمانە فرۆشت. ئێستا خۆمان بەرومەکەێنین ئەرزیەکەین لە فستیڤاڵەکانە خەڵک یەت سێریەکات و ماڵم ناویێنێت و ئیکڕێت شتێکی زۆر چاکە ئانی زەرورە سەر لەخوا بە زیاد خەڵک چاوی کراوەت و ماڵم ناویێنێ بە ئیسراحەت سێری شتەکانەکە گوێزەکرێ شەپڕمانەکرێ هەنگوینی هەڵەبجەیەکرێ هەموو شتەکانمان چیچێ خۆیشەوە لە بازاریش هەرزانترە لەخوا بە زیابێ من هەموو فستیڤالێکە تەواویەکە سپاس بەخوای من هەموو محافەزەکانی عێراقە گەڕێت شتی کوردەواری هەموو کەس نەک دۆ لە هەموو شارەکانە ئێمە چونکی ڕازگەین و شتەکەمان ئاسڵە لەخوا بە زیاو بێ شتەکەمان سەرفیاتیە شتەکە خۆماڵیە شتەکە هی دەرەکی نییە هی ناوخۆیە نەک دۆ ئێمە هەموو محافەزەکانە گەڕێت لەخوا بە زیاو بێ دەرەجەیەکە خۆی هەنگوین بە توێتی ساردیەوە بنیشێ ئەیکا بە شەکر قوبوڵیشی ناکە هەنگوین یەکسەر هەڵیاتە سەرەوە سپیەکە هەنگوینەکە سپیەکە ئەگەر سپی نەکا بیشی بەسێ احتیاجیە